سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم، گیانەدەستانی هاوڵاتیەک بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچوو لە جادێ کامیاران سنا، گیانەدەستانی لانی کەم 53 هاوڵاتی لە ئێران بەهۆی پیسبوونی هەوا، کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی خارک و بەهرەگان و لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. بەپێی راپۆرتەکان کۆڵبەرێکی تەمەن 17 ساڵ لە ناوچە سنووریەکانی شاری بانە کاتی پەڕاندنەوەی سنووری ئەو ناوچەیە کەوتە بەردەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ئەو هاوڵاتیە بەناسناوی محەممەد ئەحمەد پور خەڵکی شاری بانە لە ناوچەی هەنگەژاڵ سەر بە شاری بانە لەلایەن ئەو هێزانەوە تەقەی لێکراوە و ئێستا دۆخی تەندروستی لە خراپیدایە. شایانی باسە بەهۆی تەقەی بێبەرنامەی و نایاسایی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی تەقینەوەی مێنی چێندراو لەلایەن سوپای پاسدارانەوە کەوتنە خوارەوە لە بەرزایی و سەرمابردووی ساڵانە بەدەیان کۆڵبەرگیانیان لەدەست ئەدەن یان بە سەختی بریندار و کەم ئەندام ئەبن. گواستنەوەی خالد بایەزیدی بۆ نەخۆشخانە. بەپێی دوایین زانیاریەکان خالد بایەزیدی بەندکراوی سیاسی خەڵکی شاری شنۆ ڕاگیراو لە بەندیخانەی شاری شنۆ بەهۆی نەخۆشیەوە ڕەوانەی نەخۆشخانەی ئەو شارە کراوە. ناوبراو ڕۆژی پێنجشەممە 29 جۆزەردانی ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش ماوەیەک لێپرسینەوە بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو هاوڵاتیە دواتر لەلایەن لەقی 101 دادگای انقلابی شاری شنۆ حکمی 5 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێندرا. شایانی باسە سەرەڕای خراپی دۆخی تەندروستی ئەو بەندکراوە بەهۆی نەخۆشی دڵ و هەروەها پێشنیاری پزیشک بۆ ڕەوانە نەکردنی بۆ نەخۆشخانە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی نەخۆشخانەی شاری شنۆ کراوە. گیانەدەستانی هاوڵاتیەک بەهۆی ڕووداوی هاتوچوو لە جادەی کامیاران سنا. ڕۆژی چوارشەممە 14 خەزەڵوەری 1404 هەتاوی بەهۆی ڕووداویکی هاتوچوو زەجیرەیی لە جادەی کامیاران بۆ سنا کەسێک گیانی لەدەستا. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتون بەهۆی ئەو کارەساتەوە شۆفێری یەکێک لە ئۆتۆمبیلەکان دەستبەجێ گیانی لەدەستاوە و چەند کەسی دیکەش کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە لەبارەیانەوە زانیاریەک لە بەردەستانیە بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بەپێی ئامارە فەرمیەکان لانی کەم 10,000 هاوڵاتی لە ئێران و کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە دۆخی ڕێگەوبان گیانیان لەدەستاوە و بەدەیان هەسار کەسی دیکەش بریندار بوون. مانگرتن و کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەممە 14 خەزەڵوەری 1404 هەتاوی پەرستارانی نەخۆشخانەکانی ئێران شاری سیستان و بەلوچستان قائمی مەشهەد و سەرجەم پەرستارانی قەراردادی نەخۆشخانەکانی پارێزگای بوشەر دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. پەرستارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەقدەست و کارانە دواخراوەکان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان پێدانی ئیزافەکاری وەرگرتنی هێزی کاری نوێ کۆتایی هاتنی کوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر پەرستارانی ناڕازی و هەروەها پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. گیان لە دەستانی لانی کەم 53 هاوڵاتی لە ئێران بەهۆی پیسبوونی هەوا. بەپێی ئامارە فەرمیەکان بەهۆی پیسبوونی هەوای ساڵی ڕابردوو 53,470 هاوڵاتی لە ئێران گیانیان لەدەستاوە. بەپێی ئەو ئامارانە بە ڕێژەی زیاتر لە 15% گیان لە دەستانی هاوڵاتیان لە ئێران بەهۆی پیسبوونی هەوایە و لە هەر 100 هاوڵاتی 86 کەسیان بەم هۆکارەوە گیانیان لەدەست ئەدەن. بە وتەی کارناسانی ئەم بوارە ئەوانەی کە لە پەراوێزی شارەکاندا ژیان دەکەن پیسبوونی هەوا کاریگەری زۆرتری لەسەریان هەیە و زۆربەی گیان لەدەستراوان منداڵان و کەسانی بەساڵاچوون.
کۆبوونەوەی کرێکارانی شێرکەتی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی خارک و بێهرەگان. ڕۆژی چوارشەمە کرێکارانی شێرکەتی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی خارک و بێهرەگان دشت بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دشت بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم و هەروەها گواستنەوەی سندوقی خانشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بۆ سندوقی خانشینکراوانی کشوەری ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمەنی شوێنی کار، بیمەی دەرمانی، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە بوون. کۆبوونەوەی کەشاوەرزانی پارێزگاکانی مازندەران و گوڵستان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کەشاوەرزانی پارێزگاکانی مازندەران و گوڵستان دشت بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. جوتیارانی ئەو دوو پارێزگایە بە کۆبوونەوە لە بەردەم شاڵی کوویەکان ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسان بەڵێنی پێدانی 200 ملیارد تمەنیان بە کەشاوەرزان داوە، بەڵام نەک تەنیا ئەو بڕەپارەیە ڕادەستی جوتیاران نەکراوە، بەڵکو هەڕەشە لە ناڕازیان کراوە کە لە ئەگەری بەردەوامی بەشداریان لە کۆبوونەوەکاندا دۆسییان بۆ ساز دەکەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان لەسەر کێشەی جوتیاران و هەروەها سزادانی تاوانباران بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 بەندکراو بە ناوەکانی ئەمیر گودەرزی، کوبرا ڕەزایی، نور ئەحمەد عەزیزی و محەممەد عەلی گوڵ محەممەدی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دەستکردی ئیسفەهان، ناوەندی یەزد، بیرجەند و مەڵایر ئیعدام کراون. هاوکات بەندکراوێکی دیکە بە ناسناوی هاشم مردانی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی بجنورد لە سێدارە دراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.